پێویستمان بە میوانی شارەزا هەیە کە خۆی شارەزای بازاڕەدارەکانە و وردەکاریەکە لەوە پرسم ئەویش بەڕێز هەرێم ڕێبوارە مامۆستا هەرێم بەخێر هاتیەم کاتت باش زۆر سپاس. چاوەڕێی چی بکە بازاڕەکان ئێمە چاوەڕێی چی بکەین لەم دۆخەی کە ئێستا هەیە لە بەتایبەت ئەو دابەزینەی کە ئێستا پێشبینی ئەکرێت بۆ زێڕ توش پێشبینیەکەی؟ من لە تەوەقوعم وا بوو یعنی پێش ئەم فترێش کە نرخی زێڕ لە بازاڕەکانە تا ڕادەیەکی زۆر زیاد لە بەها و قیمەتی خۆی بینیەوە لە بازاڕەکانە ئەو دابەزینە بەهێزانش کە بینیمان لە ماوەکانی ڕابردووە ینی دلالت بوو لەسەر ئەو بابەتە. ئێمە لە چەند ڕۆژی پێشووە بازاڕەکان بە شێوەیەکی گشتی گەشتبینیەکیان بۆ دروست بوو بۆ یاخود گەشتبینیەک لە بازاڕ هەبوو کە بازاری پیشەکانی ئەمریکا ڕوو لە بەرز بوونەوە نرخی نەفت تا ڕادەیەک دابەزی و نرخی زێڕش تا ڕادەیەک ناوچەکانی 4800 دلاری بینی هەموو هۆکارەکانی ئەوە بوو کە ئەمریکا و ئێران نزیک بوون لە لێک تێگەیشتن و بەنێوەندگیری پاکستان ئەو دانیشتنەوە پێشبینەکرا کە ئاکامی باشی لێ بکرێتەوە بەڵام لە دوای دانیشتنەکان و بە بنبەستگەیشتنی کێشەکە تا ڕادەیەکی زۆر جارێکی کە ئەم مەترسیانە بە لێڤڵێکی بەهێزتر ینی لە ئاستێکی باڵاترە ڕویان لە بازاڕەکان کردەوە و ئێستاوە بەرهێنەر لە هەر کاتێکی تر زیاتر ترسی لە داڕمانی بازاڕەکان هەیە جارێکی تر لەبەرەوەی کە ئەم بەرزبوونەوەی نرخی نەوتە کاریگەرێکی زۆر زۆر نەگەتیڤ و خراپەکاتە سەر. باشە و مەترسی هەر بۆ زێڕەیە بۆ کانزاکانی دیکەش هەمان شتە بێت. خۆی مەترسیەکە لەسەر کۆی گشتی بازاڕەداراییەکانە یعنی ئەمە هەر شتێک کە کاریگەری بخاتە سەر گۆڕانکاری لە سیاسەتەکانی بانکی ناوەندی دەوڵەتەکانە ئەمە بێتە هۆی ئەوەی کە کاریگەری لەسەر هەموو شتێک دروست بکە بۆ نمونە بەرزمانەوەی نرخی نەفت لە ئێستاە ینی کە لە 104 دلار و 105 دلار نەوتی خاوی ئەمریکا لە حاڵەتی ئێستەیە ومانەوەی لەم لێڤڵانە ئابێتە هۆی ئەوەی کە ئەمە لە چەند مانگی داهاتووە پێشبینی ئەو بکەین کە هەڵاوسان لە تەواوی دنیای بەرز بێتەوە لە بەتایبەتیش لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەم بەرزبوونەوەی هەڵاوسانش بە شێوەیەکی گشتی واکە کە بانکی ناوەندی نەتوانێت لە میتینگەکانی داهاتووی خۆیان بە شێوەیەکی ئاسایی و کۆی کە بەرنامەیان بۆ داڕژا بوو لە بیدایەتی ساڵەوە سوودی بانکی بیان نەخوارێت کە سوودی بیر لە بەرزکردنەوەشیەکە مامۆستا دابەزینەی کە بۆ نرخی زەر پێشبینیەکرێت پێ دوایە تا چەند بڕوات ینی تا من پێم وایە تاوەکو منطقەی 3900 دلار بۆ ناوچەیەکی زۆر زۆر بەهێزە و ناوچێکە کڕیارێکی زۆر زۆر باشی تایە ئەو بەزنی ڕۆیات یان بۆ نمونە چەند بڕوایم کاتیەوێت ینی ئاسان نییە بۆەوەی چونکە عادەتەن خۆی کێشەکە لەوەیە کە ترێندی زێر لەسەر مستەوای ڕۆژانە تا ڕادەیەکی زۆر گۆڕانکاری لێ بینین و لە دروستکردنی لە پرینتکردنی بۆ نمونە بەرزیەوە ئێستا خەریکی پرینتکردنی خاڵی نزمە لە ڕاستیە ئەمەش واکات کە وافکردکەینەوە لە ماوەکانی داهاتوە زێڕ و زی بە تایبەتی ڕوو لە دابەزین بکەن و کێشەکەش پێم وایە کە پەیوەندی بەوە نیە من حەزەکەم لێرەوە شتێک ڕوون کەمەوە زۆر زۆر باس دەکرێت کە چۆن زێر بفرۆشین زێر چۆن دێتە خوارەوە چاینا بەبەردەوام زێڕەکرێ فلان دەوڵەت بەبەردەوام ڕاستیانی ئێستا زۆر بەم هەتا ئێمەش کە بیر لە یەکەینەوە کە سەیری پێشبینیەکانەکەین کە سەیری ئەو جوڵە تەکنیکیانەکەی سیرەکەی کڕین لەلایەن بانکە ناوەندیەکانەوە هەیە ئەمە بۆ خۆی ئاماژەیە بۆی کە زێر بە بەرزی بێت و بەڵام لەلایەکی دیکەشەوە کۆمەڵی فشاری دیکە هەیە کەواتە لەم نێوەندەدا تۆ توانی پێشبینی چی بکەیت؟ خۆی لە ڕاستای ئەمە پێویستە لەوە تێبگەین کە ئێستا زێر لە ناو معادلەیەکی گەورەترایە خۆی کە لە پێشتر هەبوو بۆ نمونە ئێستا رووسیا و چین زێر بەکارێنن بۆ ئەوەی کە بەرەیەکی نوێی پێ بکەنەوە و بەرەی نوێیەکەش بۆ لێدانە لە دۆلار لە مامەڵە نێودەوڵەتەکانە مەسەلەی ئەوەی کە ئەمە ڕوودات دیدۆلاریزیشن ئەجا قسەکە لەسەر ئەمەیە کە و لە بەفعلیش چاینا دەستی پێ کردو یعنی یەکێک لەو شتانی کە زۆر سەرنجڕاکێشە ئەوەیە کە لە خلالی 2025 و بدایەتی 2026 چین بە بەهای 1.2 تریلیۆن دلار بۆندی حکوومەتی ئەمریکیە بۆ لە حاڵەتی ئێستا تقریبا 150 بۆندانەی فرۆشتووە و کردوێتی بەزێر ئەمەش کەمترین هۆڵدکردنی دۆلار لەلایەن چینەوە لە دوای ساڵی 2008ەوە بە قسەکە لێرەوە دروستە بێت ئایا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕێگە بە چوونە سەری ئەم دۆخە ئەدات بۆ چین و یاخود بەرەی برێکس و یاخود هەر بەرەیەکی ترکە بیانەوێ لە دۆلار بدەن لە مامەڕ نێودەوڵەتەکانە من پێم وایە لە حاڵەتی ئێستا ئێمە
باس لە گەڕەی هورمزەکەین، باس لە بەرزبوونەوەی نرخی نەفتەکەین، باس لە پێکدادانی ڕاستەوخۆکەین و زیاتر مەیدانیانە تەحلیل بۆ بابەتی جەنگەکە کرێ. بەڵام بابەتی جەنگەکە لە ڕاستیە چەندێک پەیوەندی بە ئێرانەوە هەیە، دوو ئەوەندە سێ ئەوەندە پەیوەندی بە چایناوە هەیە. لەبەرەوە ئێمە بیرمان نەچێت، یعنی زۆرێک پێیان وایە کە دۆناڵد ترامپ کەسایەتێکی هەڵەشەی هەیە و کەسایەتێکە بێ پلان کارەکانی ئەنجامەوە هەست چەندە من پێم وانێ کە ئەم شێوەیە پێم وایە تەواو ینی پلان بۆ داڕێژرا ئێمە دوو حەدەس ڕووی حەدەسێکی زۆر گرنگ ڕوویە پێشەوەی کە جەنگی ئێران دەست پێ بکە. ئەویش بۆ نمونە دەست بە سەراگرتنی یان خود دەستگیرکردنی سەرۆکی ڤەنزوێلا و دەست بە سەراگرتنی مەخزووناتی نەوتی ئەوان بوو کە ڕۆژانە چانە 600,000 بەرمیل نەوتی لە ڤەنزوێلا کڕی. ئەمە نەما بۆ چای کاتەوێت دەواازەکانی چین داخات. بەڵێ بە دڵنیاییەوە لەبەرەوەی کە لە چەند ساڵی ڕابردووە چین گەشەیەکی ئابووری باشتری لە چاو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەبوو. ئێستا دۆناڵد ترامپ ئەوێ و لە حاڵەتێکیشە ئەوێ پشت لە دۆلاری ئەمریکی بکە و بەرێک بۆ خۆی بکاتەوە. لەبەرەوە ئەوەی کە ئێستا ڕوئەیە لە مەنتقەکە من پێم وایە یاریەکی زۆر لەوە گەورەتر کە ئێمە بە تەنیاوەکو جەنگی نێوان ئەمریکا و ئیسرائیل بیبینین. بەڵێ بە دڵنیایی ئەوە 2 ساعتیشی ماوە بووی کە ئەوەی لە گەروی هورمزە هەیە ترامپ گەمارویەکی قورسی بەسەرا بسەپێنە بەسەر ئێرانە. ئەگەر ئەمە ڕوویە دوای ئەو 2 کاتژمێرە ئەمە ڕوویدا چی ڕوایەت بۆ نرخی نەوت و زێڕش؟ لە ڕاستە بە دڵنیاییەوە معادلەیەکی ئاسانە نرخی نەفت لە بازاڕەکانە ڕوو لە بەرزبوونەوەکە لەبەرەوەی تا چەند هەتاوەکو خۆی ئەوەی کە لە هەفتەی پێشوو بینی پێش دانوستانەکان نرخی 180 و 190 دلار بوو. لەوە زیاتر بێ؟ ئەکرێ لەوە زیاتر. باشە مام سارم پێ دوای ینی لەسەر بنەمای داخستن و گەماروی ئەو گەرووە تا 150 بڕوە ئاساییە. بە دڵنیاییەوە لەبەرەوەی تا 150 ئاساییە بە مەرجێک داخستنی گەرەوەکە درێژە بکێشێ لەبەرەوەی کە ئەم گەروە 120 کۆی گشتی بازاری وزەی وڵاتان ڕێگەیە وڵاتان یعنی دۆناڵد ترامپ بە ئاشکرا پێوتن پێشەوەی کە بەم شێوەیە بچینە پێشەوە لە بابەتەکان و تی بە ئەوروپیەکان و حتا یابانیش ئەگەر پێتان نەکرێەوە خۆتان گەرەوەکە بکەنەوە. باشەی زەرچی لێت ئەو کاتە ئەگەر ئەبەزێ لە بازاڕەکان لەبەرەوەی معادلەکان لە حاڵەتی ئێستا پێشوانەیە ئەم بۆکو باسماکردن بەرزی نرخی نەوتە بێتەوەی کە بانکە ناوەندیەکان لە سەرانسەری دنیا نەتوان بۆ ماوەیەکی دوور سوودی بانکی دابەزێن. سوودی بانکیش دانەبەزێن عادەتەن پارە چاپکردن کەمە بێتەوە قەرز گرانە بێ ئەو بۆ زێر باش نیعاتن بۆ بەرهێنان. ئێستا هیچ ئەگەرێکەیە لە بەردەم ئەمریکا بۆ بەرزکردنەوەی ڕێژەی سوودی بانکی؟ من پێم وایە لە حاڵەتی ئێستا گفتوگۆکردن لەسەر بەرزکردنەوەی سوودی بانکی تا ڕادەیە کراوە نییە لە چوارچێوەی ئەوەی کە پێوتر فێد میتینگ لەوێ باس کراوە کە چەند ئەندامێکی یەدەگی فیدراڵی پێشنیاری ئەویان کردووە کە ئەگەر هەڵاوسان لە سەر و سەتاسیەوە بمێنێتەوە پێشنیارەکەین کە سوودی بانکی بەرز بکرێتەوە. بەڵام پێم وانێ کە سوودی بانکی بەس ئەوروپا پلانی هەیە کە ئەم ساڵ 2 جار بەرزی کاتەوە نابێتەوەی 2 بارە لاوازبوونەوەی دۆلار بەرامبەر دراوەکانی دیکە. خۆی لە ڕاستیە بەرزکردنەوەی سوودی بانکی بۆ 2 جار پێویستە بزانین ڕێژەکەی چەندە 0.25 بە پوینت یاخۆ 0.5 ئەگەر بێت و 0.25 بە پێم وانیە کە گۆڕانکارێکی زۆر گەورە دروستکە. بەڵام ئەگەر بێت و 2 جار 0.5 بەرزکەنەوە بە دڵنیاییەوە دۆلار ینی یۆرۆ بەرامبەر بە دۆلار لە بازاڕەکانە ئەکرێزی ڕوو لە بەرزبوونەوە. بەڵام ئەم جەنگە زیاتر ینی لە حاڵەتی ئێستەیە ئەمریکا زۆر باش لەوە تێگەیشت کە کاریگەری نێگەتیڤ و خراپەکانی بۆ وەستەر ئەوروپا زیاترە تاوەکۆی کە بۆستەر هەرجەیەکی لەبەرەوە ئەوروپا ڕاستەخۆ پشت بەم 120 لە نەوت و گازی سروشتێ بەسێکە کەنداو بۆ بازاڕەکانی جیهانی دابینەکان و ئەم نەوتێشی کە لە کەنداوەڕە نەوتێکی زۆر زۆر بە کواڵیتیە نەوتێکی زۆر زۆر باشە. لەبەرەوە ینی اقتصادی ئەوروپی لە حاڵەتی ئێستا لە ئەمریکی زیاتر لە بەردەم مەترسی و تەهدیدایە بۆ یەکانی ئەوروپەکانی شەبین کە ماکرۆن بەردەوام لێدوانەیە سەرۆکوەزیرانی بەریتانیا بەردەوام بەڵام ئێمە نابینە بەشێک لە جەنگەکە ئەترسن لەوەی کە جەنگەکە درێژە بکێشێەوە. لە ئێستاش ئەمریکا هەستی کردووە کە بە زۆرێک لە زۆرەکان چین و رووسیا یارمەتی ئێرانیان لە مەسەلەی دابینکردنی کۆمەڵێک موشک و چەک و تەقەمەنی دیاریکرا لەبەرەوە پەیامێکیشی بۆ چین نردوو تێگەر بێت و هاوکاری ئێران بکەن لە مەسەلەی ئەم جەنگە. ئێمە ناچاربین 150 تاریفەی گومرگیتان بخێنەسەر ینی بازاڕەکانە بینین بە هەموو لێکدانەوەیەک بە دۆخێکی پڕمەترسیاتی ئەپەڕێ. بازاڕدارەکان ینی لە بیرمان نەچێت دراوە دیجیتاڵیەکانیش لە دۆخێکی زۆر خراپان لە کاتی جەنگەوە.
مامەڵەکردن پێوەی چۆنە ئێستا؟ خۆی لە حاڵەتی ئێستا یعنی ئەمەی کە ئەخوێنرێتەوە لە بازاڕەکان و ئەم داتاوەڕقامانەی کە لە بەردەستی ئێمایە ئەم نەتایجانەی ئەم دەرەنجامانەی بەرزبوونی نرخی نرکە لە چەند مانگی داهاتوای بینین پێمان وایە کە یعنی لەسەر مستەوای جیهان جۆرێک لە قەیرانێکی ئابووری دروست بکات. ئەم قەیرانە ئابووریە لە حاڵەتی ئێستاە چکەوەی کە ئەم علاماتانێکی ئێستا لە بازاڕ ئەیبینین باش نییە بە بازاڕەکان لەبەرەوە بینین بە بەرهێنەرێکی زۆر پەنای بردوێتە بەر کاش. پەنابردنە بەر کاش مانای وایە کە هەڵسەنگاندنیان بۆ دۆخەکە کردو لە حاڵەتی ئێستا هیچ جۆرەوە بەرهێنانێکیان پێ باش نییە. ئامادەن پارە کاشە بکەنەوە بازار لە حاڵەتی داهاتوی دراوە دیجیتاڵیەکانیش هاوشەوەی زێر پێم وایە لە دابەزینە بێ بەڵێ لەبەرەوەی کە بەشێکی زۆری بەرهێنن پەنابنە بەر کاش پەنابردنە بەر کاشیش لەسەر ئەساسی ئەسێتەکانی بازاڕە بێ کە ئەسێتەکانی بازاریش پاریان لێ هاتە دەرەوە بە تایبەتیش ینی موسساسە مالیەکان لە حاڵەتی ئێستا تۆزە کێشەی گەوریان لەبەرەوەی کە بەشێکی زۆریەوەی کە پێوتێ ئیندیڤیدوال ئینڤێستەر ینی بۆ بەرهێنەری تاک یادی کە لای موسسەیەکی مالی بۆ بەرهێنانی کردو بەشێکی زۆریان لە ترسی ئەوەی کە تووشی ئەزمەیەکی دنیا تووشی ئەزمەیەکی ئابووری بەشێکی زۆری و پارانیان سەحب کردوێتەوە بۆ دامەزراوە دارایانەش پێویستیان بە پارێکی کاشی زیاتر هەیە بۆ ئەوەی تەعویزی ئەو کورتێنانە بکەنەوە ئەم پارە کاشش لەکوێ دێ بە دەرەجەیەک لە بازاڕی دراوە دیجیتاڵیەکان و زێڕ و زیو دێتە باشە لە درێژمەوداش هەمان بیرکردنەوە و بنەما ڕێکە بێت بۆ زێڕ و زیویش ناخۆی زێر ڕێک تەبیعەتی هەیە کە بە ژێرەی ئەو بۆنمونە دۆتکۆم بەبڵمان هەیە لە 2008 قەیرانی داراییمان هەیە لە ساڵی هەفتاکان ئەمە لە بیدایەت بەهۆی ئەو دۆخەی کە دروستە بێ و تەسەی کە لە بازارە ئەو سەحب ئەو کاشە زۆری کە لە بازارەکان وەرەگیرێ ئەو تێک پرۆفیتە زۆری کە لە بازارەکان وەرەگیرێ نرخی هەموو شتێک لە بازارە دێتە خوارەوە تەنها ئیندێکسی دۆلاری ئەمریکی بەرز دەبێتەوە و بەهای بۆندەکانیش لە بازارەکانە بەرز دەبنەوە بەڵام دواتر پێش هەر شتێک نرخی زێر لە بازارەکانە بەرز دەبێتەوە وەکو پەناگەیەکی ئارام جارێکی کە بۆ نمونە لە ترسی ئەو دۆخە تاوەکو بە تەواوەتی دۆخەکە تێپەڕێ بەشێک لە سەرەتا دابەزینەی کە چاوەڕێی ئەکەین دەرفەتێکە بێ بۆ کڕین بە دڵنیاییەوە یەکێک لە دەرفەتە باشەکانە بێ بۆ کڕین بۆ ئەوەی کە هەڵبگیرێ بەڵام وەکو چەند جاری دیش باسمان کردو مەسلەی وەبەرهێنان پێویستی بە کات و بە سەبر و بە تەحمل هەیە و پێویستە ئەوانەشی کە لە بازاڕە زیوی فیزیکی یاخود زێڕی فیزیکی ئەکڕن باشترە ئەم پارەیان پێویست نەبیان لە جیاتی ئەوەی کە بە کاش دانرێ ئێمە پێشنیارەکەن کە بە زێڕ و زیو دانرێ باشتر لەبەرەوەی زێڕ و زیو بە درێژایی مێژوو بەهاکەی بە بەردەوامی ڕوو لە بەرزبوونەوە کردووە و نرخی کاشی شۆکوفیات کەرەنسی بەردەوام بەهۆی هەڵاوسانەوە یعنی قیمەتەکەی لەدەستدا بۆ نمونە بەهای 100,000 10 ساڵ پێش ئێستا لەگەڵ 100,000 فەرق و جیاوازێکی زۆر هەیە و خاڵێکی زۆر گرنگی شەیە لێرە هاژەخان ئاماژەی پێ بکەین زۆر قسە باسەکرێت لەسەر ئەوەی کە پێشبینی نرخی زێڕ و دابەزین و بەرزبوونەوەی ئەگە سەیری مێژووی زێڕ بکەین لە بازاڕە داراییەکانە تەبعەن پێشبینی بەرزبوونەوەی شتێکی زۆر زەحمەت نییە ینی هەر کەسێک دەتوانێت بڵێن نرخی زێڕ بەرز دەبێتەوە ئەم ساڵ ساڵێک کە 2 ساڵی کە 3 ساڵێکە بەرز دەبێتەوە ینی لەبەرەوەی کە بەگوێر بە درێژایی مێژووی نرخی زێڕ بەردەوام خۆی هەر لە بەرزبوونەوە بوو ینی پێشبینێکی زۆر گرنگ نییە یان مهم نییە بڵێن کە نرخی زێڕ لە داهاتەوە بەڵام لێرە ئەوەی کە گرنگە بە نسبەت وڵاتی بۆ ڕاوێژکارانی بازاڕی دارایی لە حاڵەتی ئێستاە خەڵک تووشی مامەڵەی غەڵەت نەکرێت خەڵک چاوەڕێی دابەزینەکان بکرێت بۆی کە بە دەرفەت بیان بینێ نەک لە کاتی جەنگەکە بینیمان خەڵک لە 5300 و 5400 و تووشی زەرەر و زیان بوون لەبەرەوە دەستنیشانکردنی ناوچەکانی دابەزین و قسەکردن لەسەر خاڵەکانی دابەزین و دۆزینەوەی دەرفەتێکی گونجاو بۆ بەرهێنان لە زێڕا گرنگترە لەوەی کە بڵێ نرخی زێڕ بەرز دەبێتەوە بەڕێی من لەبەرەوە پێم وایە ئێستا لەگەڵ قسەکەی تۆیانی ئەوەندەی کە پێویستەکە بە دەرفەتی وەرگرن زێردا ئەبەزێ بۆ کڕین بەڵام کڕینێک بۆ پاراستن ئەوەنە بە دەرفەتی ئەوەی مەزانن کە ڕیسکی پێوە بکەن و خێرا هەرزان فرۆشی بکەن بە دڵنیاییەوە ینی خۆی ئەویش جۆرێکە لەوە بەرهێنان بەڕاستی بەڵام بۆ بەرهێنانێکی لەسەر خۆیە هێواشە ئەمە نرخی زێڕمان بینیوە لە ساڵانی ڕابردووە کە زۆر بە هێواشی ینی حرەکەیە کرد لە ڕابردووە ینی ئەمە لە 2025 ساڵێکی تەواو جیاواز بوو ینی جۆرێک لە گۆڕانکاری لە سیستەمی ئابووری نێودەوڵەتی خەریکە دێتە کایەوە وای کردو کە نرخی زێڕ بەم جۆرە حرەکەی بەهێزیە بێگەنا زێڕ بە تەبیعەتی خۆی لەبەرەوەی کە بە پەناگەی ئارام ناسراوە دابەزین و بەرزبوونەوەی مەحدودە چونکە پەناگەی ئارام خۆی لە خۆیان نابێ زۆر دابەزین و
هەڵبەست دابەزی زۆرکە بۆەوەی کە مستەسمیر بۆی ئەیکڕێ بۆی کە هەست بە ئارامی بکە بەڵام ئەگەر بێن سەتادە بەرزە بێتەوە دابەزێ ئەوەختە ناچێتە چوارچێوەی بابی ئەوەی کە ئێمەوەکو پەناگەیشی ئارامسی دروستە. ئەمام ساحرم ڕێبوار شارەزای بازاڕدارایەکان لەگەڵ مابووی زۆر سپاس بۆ ئێوە. زۆر سپاس بۆ ڕێستان.